ئەو کەسانەی لە کاتی هەناوبینی کۆڵۆن یاخود ڕیخۆڵە گەورە گۆشتی زیایان دەبێت ئایا پێویستەکە گۆشتە زیاکان لابن؟ ئایا گۆشتی زیای کۆڵۆن هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن؟ و ئایا لە دوای لابردنی گۆشتی زیای لە کۆڵۆندا یا ڕیخۆڵە گەورە پێویستەکان نەخۆشەکە هەناوبینی دووبارە کاتەوە؟ سڵاوتان لێبێ. گۆشتی زیای کۆڵۆن یەکێکە لە سەرەکیترین هۆکار کە پشکنینی پێشوەختەی کۆڵۆن دانراوە، چکە لە داهاتوودا ئەگەری توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن زیاد دەکات. لە سایە سی یاخود یەک لەسەر سی ئەو کەسانی پشکنینی هەناوبینی کۆڵۆن یا ڕیخۆڵە گەورەیان بۆ دەکرێت دەردەکەوێت کە گۆشتی زیای کۆڵۆنیان هەیە. ئایا هۆکار چیە بۆ دروستبوون بۆ گۆشتی زیادەی کۆڵۆن؟ هەنێک لەو هۆکارانەی کە باس کراوە بریتیە لە خواردنێک کەچۆری زۆر بێت، جگەرە کێشان، خواردنەوەی مەشروبە کحولیەکان، قەڵەوی یاخود جوڵەی کەم، خواردنی گۆشتی سوور بە ڕێژەیەکی زۆر و هۆکارێکی گرنگ بریتیە لە نەخۆشیە بۆ ماوەیەکانی کۆڵۆن یاخود بوونی زیاد لە کەسێک لە ئایلەکەدا کە شێرپەنجەی کۆڵۆنی هەبێت. گۆشتی زیادەی کۆڵۆن چەند جۆرێکی هەیە. سەرەکیترینیان بریتیە لە ئەدینۆماتەس پۆلیپ کە ئەمە لە ماوەی 5 بۆ 15 ساڵی داهاتوو ئەگەری توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن زیاد دەکات. بەڵام خۆشبەختانە لە ڕێگەی هەناوبینی کۆڵۆنەوە دەتوانرێت ئەم گۆشتانە لا ببرێ. لابردنی گۆشتی زیاد لە ڕێگەی هەناوبینی کۆڵۆن یاخود ڕیخۆڵە گەورە چەند ڕێگایەکی هەیە کە بە ڕێگای سارد بێ یا بە بەکارهێنانی جیهازی ئەلکترۆکۆتەری یاخود ڕێگای زۆر پێشکەوتوتر کە EMR و ESD پێوترێت. لە دوای لابردنی گۆشتی زیای کۆڵۆنەوە جۆری متابعە یاخود جۆری دووبارەکردنەوەی هەناوبینەکە ئەکەوێتە سەر چەند هۆکارێک. یەکێک لەو هۆکارانە بریتیە لە قەباری گۆشتە زیایەکە ئەگەر سەر و 1 سانتیم بێ. هۆکارێکی تر بریتیە لە جۆری گۆشتەکە کە لە ڕێگەی شانەزانیەوە دەردەکەوێت. ئەگەر لەو جۆرانە بێ کە مەترسی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن زیاد بکە، ئەو کاتە دووبارەکردنەوەی هەناوبینەکە بۆ نمونە دوای 3 بۆ 4 یا 5 ساڵ دەکرێت، نەک دوای 8 بۆ 10 ساڵ. ئەگەر لەو جۆرانە بێ کە هیچ مەترسیەکی توشبوون بە شێرپەنجەی نەبێ، وەکو کەسێکی ئاسایی 8 بۆ 10 ساڵ نازوور دووبارە دەکرێتەوانە. یاخود ئەگەر زیاتر لە کەسێکی توشبوو بە شێرپەنجە هەبێ لە خێزاندا یاخود نەخۆشی بۆ ماوەی دروستبوونی گۆشتی زیادەی کۆڵۆن هەبێت، ئەو کاتە دووبارەکردنەوەی پشکنینەکە ساڵانە یاخود 3 ساڵ جارێک دەبێت. ئایا لە دوای لابردنی گۆشتی زیادە لە ئەینەن شوێنی لابردنەکە دروست دەبێتەوە؟ نەخێر. ئەگەر بە شێوازێکی دروست گۆشتە زیاکە لێ بکرێتەوە لە کاتی هەناوبینیدا لەو شوێنە دروست نابێتەوە، بەڵام احتیمال هەیە لە شوێنەکانی تری کۆڵۆن یاخود ڕیخۆڵە گەورە دروست بێتەوە. ئایا بوونی گۆشتی زیادە لە کۆڵۆن یا ڕیخۆڵە گەورە نیشانە دروست دەکات؟ زۆربەی گۆشتە زیادەکانی کە لە کۆڵۆندا هەیە بە ڕێکەوت لە کاتی هەناوبینیدا دەبینرێت. جاری وا هەیە لەوانەیە هەنێ لەو پشکنینانی کە لە ڕێی پیسایی و ئەکرێوەک و FOB یا FIT دەنێرێت پۆزتیڤ دەرچێ ئەگەر گۆشتە زیایەکە حەجمی گەورە بێ، یاخود هەنێک کات هەیە لەوانەیە خوێندانان دروستکە بەڵام ئەمانە ئەگەریان کەمترە، زۆربەی بێنیشانێ. سمارت وەرچەرخانە.